باسی دەستپێکی خوێندنەوە و سەرەتای دروستبوونی خولای نووسینی خۆی دەکات. سزادراوێکی چاکسازی گەورانی سلێمانیە و بەرهەمی 8 ساڵ ماندووبوون و شەونخوونی خۆی لە دووتوێی کتێبێکی چاپکراودا بە ناونیشانی نووسینەکانی بکوژێک بەڵاو کردەوە. چالاکیێکی زیندانیانی سلێمانی بینی لەگەڵ کتێبەکانیان لە پێشەنگای کتێب. هاتوون بۆ بەشداریکردن لە مەراسیمی ناساندنی کتێبەکە و بەڵاوکردنەوەی. هەمویان لەسەر ئەوە ڕێکن نووسین و خوێندنەوە لەلایەن سزادراوانەوە کارێکی پێویستی و نوێگەریە. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیش دەڵێت بوونی کتێبخانە لە چاکسازیەکان و فەراهەمکردنی دەرفەتی نووسین و خوێندنەوە بۆ سزادراوان هەوڵێکی چاکسازیە لە نێو چاکسازیەکاندا. تێڕوانینی ئێمە وەک وەزارەتی کار، وەک بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی، وەک بەڕێوەبەرایەتیەکانی چاکسازی بۆ سزادرا و تێڕوانینێکی مرۆڤ دۆستانەیە. پێمان وایە ئەمانە لە ژیانیانە هەڵەیەکیان کردووە، بۆیە پێویستە هەڵەکانیان ڕاستکەینەوە، شیاندنیان بۆ بکەین، چاکسازیان بۆ بکەین، تێکەڵی کۆمەلگایان بکەینەوە. بۆیە ئەمە پرۆسەیە کە پرۆسی چاکسازی کە بە بەردەوام لەسەر سزادراوەکان جێبەجێکرێ. لەم کتێبخانەیە زیاتر لە 10,000 ناونیشانی کتێب لە بوارە جیاجەکاندا هەیە و سزادراوان دەتوانن ڕۆژانە چەند کاتژمێرێک سەردانی کتێبخانەکە بکەن و کتێبی دڵخوازی خۆیان بخوێننەوە. خولیای زیاتر ژیانی خۆیان ها ناو چاکسازی واقعی ژیانی خۆیان زۆریان بەرهەمەکانیان ئەوەیە. یعنی بۆ نمونە شاعیرمان تیا هەڵکەوتووە لێرە هەمووی واقعی لە شارەکانە دەرەکەوێ، واقعی ژیانی خۆی لە ناو چاکسازیە. ینی کەڵکێکی زۆری هەیە بۆ کەسانی کە سزا نەدراونیا لە لادانیان هەیە، سوود و کەڵکێکی زۆر باشیە بۆ خوێنەر لە دەرەوە. جگە لەبوونی سەرچاوی هەمەجۆری کتێب لێرە لە ڕێگەی خوول و ڕایەنانی تایبەتەوە سزادراوان فێری ڕێکارەکانی نووسینی چیرۆک و ڕۆمان کراون و ئەوە ژوای کردووە لە ئێسادا 16 سزادرا و سەرقاڵی نووسینی کتێب و وەرگێڕانی کتێب بن لە زمانەکانی دیکەوە. لە کتێبخانە ئێمە لایەنی خوێندنەوەی کتێب دابشکردنی کتێب بەسەر سنەکانە لایەنێکی بڵین گرنگە. ئەو چالاکی و پرۆژانەی کە لێرە ئەیکەین هەم بۆ سەرقاڵکردنیان هەم بۆ فێرکردنیان، جا بەرزکردنی ئاسی ڕۆشنبیریان بێت، فێرکردنیان بە بڵێنسات خەڵکمان هەیە لێرە ئێستا دیزاین نەکات، بڵێن وەکو تایپین تایپ بۆ نووسینەکانی ئەوان ترەکات. بەتەنها لە چاکسازی گەورانی سلێمانی 40 کتێب نووسراون و وەک هەندانێک بۆ سزادراوانی دیکەش ساڵانە بەرهەمە چاپکراوەکانی سزادراوان لە پێشانگا تایبەتەکانی کتێبدا نمایش دەکرێن و داهاتەکانیان بۆ سزادراوان دەگەڕێنرێتەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.